ئەمڕۆ بژمێرەکان هاتوون گربوونەتەوە داوای موچەی مانگی 12 دەکەن کە بڕیار بوو دوو موچە وەربگرن بەڵام تەنها یەک موچیان وەرگرتووە. بنەچمە لای یەکێک لەو کەسانی کە لە بژمێرەکانە سڵاو لێبێ داواکاریەکانی ئێوە چییە؟ بۆچی موچتان وەرنەگرتووە؟ ئێمە داواکاریمانەوەی عەقدی 2 مانگمانە بۆ پێشتر پێیان ڕاگەیاندوین کە 2 مانگ گرێبەستانەی لە وەزارەتی پلاندانان، بەڵام ئێستا پێیان ڕاگەیاندوین کە موچەی 1 مانگتان بە حساب کراوە لە کاتێکدا ئێمە عەقدی 2 مانگمان بۆ کراوە لە ڕووی یاسایی و موچەی هەر 2 مانگەکە پێویستە پێمان بدرێت. ئەم بابەتە پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە یاخود بە حکوومەتی عێراقیەوە؟ بەشێکی پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە بەهۆی ئەوەی کە سەرژمێری دوا خراوە و بەشێکیش پەیوەندی بە حکوومەتی عێراقەوەیە. هەردوو لا بەرپرسیارن و پێویستە جوابمان بنەوە. دەسا قسەتان لەگەڵا کردوون ئێوە؟ بەڵێ دوورونزی قسەمان لەگەڵ جێگری بەڕێوەبەری وەزاری پلاندانان کردووە، لەگەڵ ئەندام پەرلەمانەکانیش نووسراومان پێداون و داواکاریەکەمان پێگەیاندوون. ئێوە هەڵوێستان چیە بێ ئەگەر ئەم موچێتان بۆ خەرج نەکەن؟ ئێمە سکاڵای یاسایی لەسەر سەرجەم بەرپرسانی ئامار لە سەرجەم قەزا و ناحیەکان و پارێزگا و لەسەر وەزیری پلاندانان تۆمارەکەین وەکو بژمێرەکانی هەرێمی کوردستان. ژمارەتان چەندێکە؟ ژمارەمان 27,000 بەڵام ئەوەی کە وەکو بژمێر بۆ نزیک 20,000 و دانەمەزراوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کایبینین ئەمان بژمێرەکانن لێرە خاتون سڵاوە لێبێ کاکسر و سڵاو لێبێ ئێوە هەڵوێستان چیە بێ ئەگەر بێت و ئەوان موچێتان بۆ خەرج نەکەن؟ لەس مواقف و لە هەڵوێست و لە داواکاری خۆیان بەردەوام بین بە هەر ڕێوەیەکان گیرە. ئەوە سەرەتاکەیەوە کە واژووی عەقدەکەتان کرد بۆ دوو چیان پێوتن؟ بۆ 2 مانگ ئێمە بۆ 2 مانگ بوو ئەو عەقدەمان لەگەڵوانە ئیمزا کرد و بەحسابەوەی کە دوای تەواوبوونی پرۆسەی کارەکەمان کە بە تەواویش تەواومان کرد مافی خۆمان وەرگرین، بەڵام تا ئێستا تەنها موچەمان 11 وەرگرتووە و 12 دیارەوە ئێمە لە هەوڵین بۆ دەستکەوتنی ئەو موچەیە. واتە هیچ وەڵامی ئیشان نەیاونەتەوە؟ هەتا ئەم دەقەیە هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە نەخێن. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەو بژمێرانی کە بۆ سەرژمێری عێراق کە بڕیار بوو 2 موچە وەربگرن بۆ سەرژمێریەکە ئەمان تەنها 1 موچیان وەرگرتووە، بۆیە داوای ئەوە دەکەن کە موچەی مانگی 12شیان پێ بدرێت لەبەرەوەی کە لەو گرێبەستێکە کردویانە لەگەڵ حکوومەتدا ئەمان تەنها 1 موچەیان وەرگرتووە و موچەی مانگی 12یان وەرنەگرتووە.